بەناوی خۆی گەورە میهرەبان خۆشحاڵم لەگەڵ بەڕێستان ئەوڕۆ باسی بابەتێکی گرنگ دەکەین کەوا ماوە دێتەوە ساحە و خەڵک زیاتر پێوە مەشغوڵ دەبی. ئەم لە 2021 ینی کوبڵی خوتەعەمەلێک یان فکرێک بووکەوە چۆن بتوانین کوردستان ڕزگارکەین لەو دەسەڵاتێکەوە ئێستا هەیتی و ڕادەی گەندەڵی بەلای کەمێک کەم بکرێتەوە ئەو بووکەوە فکرەکە ئەوە بووکەوە چۆن بتوانین کوردستان زیاتر پەیوەستکەین بە عێراق و پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چەند پتەوە بی ئەمنوان پێوان بووکەوە لە ساڵح و لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە چونکە عێراق وەکو دەوڵەت وەکو موسسات وەکو مرکزێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لەو ناوچەیە کەوا ئەمریکا مامەڵەی لەگەر دەکا ئێران مامەڵەی لەگەر دەکا تورکیا مامەڵەی لەگەر دەکا و هەرێمی کوردستانیش فرسەتە زێرینەکانی لەدەستدا بوو بەڕاستی بە تایبەتی لە ڕیفراندۆمەوە لە 2007ەوە کۆتا فیشەکی فرسەتە دەرفەتە زێرینەکانی خۆی لەدەستدا لەو کاتیەوە هەرێمی کوردستان بەرەو تەڕاجع دەڕۆیشت لە هەموو ڕۆیەکەوە بە تایبەتی لە ڕووی دیبلۆماسی و کاریگەری نێودەوڵەتی و ئیقلیمی تاوای لێهاتکەوە دەستی بەغدا ماچکە بەس ئەوەیەکەوە دەرگای حیوار بکرێتەوە جارێشتر پەیوەندی بکرێتەوە لە عێراق و بەرەبەرە پۆستەکانیان بدرێتەوە بۆیە ئێمە زۆر گرنگ بووە من ئەو تێبینیە یانی دیار بووکەوە ئێمە کەمێک بە منهەجی ئیشمان لەسەر کردبوو یەک لە خاڵەکان ئەوە بووکەوە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەیوەست بکرێت بە عێراق بەڕاستی لەبەرەوەی هەرێمی کوردستان نزیکەی 10 ساڵە زۆر مستەمێکی زۆری دەکرد لە موچەخۆرانی هەرێمی کوردستان و نزیکەی 9 ساڵە تەنانەت پلە بەرزکردنەوەی کەوا مافێکی سەرەتایی بە یاسا و بە دەستور جێگیر کرا لە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕایگرتیە ئەوە بووکەوە پەنامان بردەبەر دادگای فیدرالی بۆ ئەو کێشەی موچێ چارەسەر بکرێ و سپاس بۆ خوا لە 22/2024 ئەم ساڵ کەوا ئەو بڕیارە مێژوویە درا و بڕیارەکە تەنها تایبەت نەبوو بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستی لە یەک لە داوایەکان کەوا داوامان کرد ئەوە بووکەوە داهاتی نەوتی و نانەوتی هەرێمی کوردستان ناوخۆیی هەمووی تەسلیمی عێراق بکرێت و عێراق دووبارە نیوەی بدرێتەوە هەرێمی کوردستان بۆ ئەوی دیار بیتکەوە ئەو داهاتە چەندە و بۆچێ دەچی و بدرێتە شوێنە مستحقەکانی خۆی چ دامەزراوەکان بی چ وەزارەتەکان بی چ پرۆژە خزمەتگوزاری استراتیژیەکان بی وێ ئەوە یەک لە خاڵە هەرە گرنگکان یەک لە داواکاریەکانی ئێمەژەوە بکەوە داوامان کرد کەوا دیوانی چاودێری عێراقی بێ سەرپەرشتی متابعە و وردبینی لە بۆ پارە و ئەو بودجەیەکەوە تەسلیمی هەرێمی کوردستان دەکرێت و ئەویش بووە بڕیار خۆشبەختانە گرنگ ئەوەیەکەوە بڕیاری تەوتین دەرچوو بەڕاستی هەتا ئاخر فیشەک حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت حکومەتی عێراقیش زۆر جاران دەڕێن حکوومەتی عێراقی پشتیوان بووە نەخێرەوە نەبوو حکوومەتی عێراقیش بە هەموو هێز و توانێ هەوڵداکەوە ئەو بڕیارە دەرنەچی بەڵام خۆشبەختانە بڕیارەکە دەرچوو لە قانزانجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بەڕاستی لە قانزانجی گشت خودی هەرێمی کوردستانیشە چونکە نزیکەی ئێستامە سیرکە نزیکەی 1 تریلیۆن دینار بەبێ هیچ مقابلەک لە عێراقەوە دێتە ناو هەرێمی کوردستان کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە حکوومەتێکی فعلەن حکوومەتی خەڵک بە حکوومەتێک بەیەکەوە چاکساز بە و خەمی خەڵکی بە لەو بودجەیەکەوە هەیتی چ لە عێراق دیسان بۆی دەهات چ لە داهاتی ناوخۆی نەوت و نانەوتی کۆی دەکردەوە دەیتوانی پرۆژەی استراتیجی زۆر گەورە جێبەجێ بکە و خەمێکی زۆر گەورەی لە کۆڵ دەبەوە نزیکەی تریلیۆنێک موچەی فەرمانبەران و خانە نشینان و فەقیر و هەژار و سوالکەر و ئەوانە هەمووی لە کۆڵ دەبەوە ئێستا لەگەڵ ئەوەشدا هەتا ڕۆژی دادگای بڕیاری دادگا هەر دژاتی کردووە لە دوای دەرچوونی بڕیاری دادگاش بە خۆتان بەبیرتان دێ کەوا پێوە ینی بە ئاشکرا دەیانگوت ئەوە بڕیارێکە دژی قوارەی هەرێمی کوردستان و ئێمە پێوە پابەند نابین دواتر بەڵام بەرەبەرە و ناچار بوون کەوە مەجبور بوون کەوا دام بنێن بۆی کەوا ئەو بڕیارێکی دادگای فیدرالیە و هەموو مؤسساتی عێراقی پێوە پابەند دەبی ئەوانش ناچار بوون پێوە پابەند بەڵام ئێستا چیان لەدەستمە هەر ئەوەندەیان پێوە لەدەستمایەکەوە تاخیری بکەن ماتەڵە بکەن کات بکوژن دەستا و دەستی ئیشەکان بکەن هەر ئەویان لەدەستمە بەڵام من دڵنیاتان دەکەمەوەکەوە ڕۆژ بە ڕۆژ بابەتی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەرەو پێش چووە و من یەک نمونە دەینەوە پار هەر ئەو وەختانە بوو نزیکەی
سێ مانجی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تەواوی نەک نزیکەی بە تەواوی سێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەدرا و کەس خۆی نەکردە خاوەنی نە حکوومەتی هەرێمی کوردستان نە حکوومەتی عراقی و ئێمە شکایەتش ترشمان کرد لە دادگای فیدرالی سەر ئەو سێ موچەیە کەسیان خۆیان نەکردە خاوەنی بەڵام سیرکەن لە دوای دەرچوونی بڕارەکەی دادگای فیدرالی مانگ بە مانگ موچەخۆری فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی خۆیان بە تاوی وەرگرت بەڵکوی لە بیدایەتی دوای بڕیارەکەی دادگای فیدرالی ڕاستەوە خۆ دوو موچە لەسەر یەکدرا لە ماوەی هەفتەیەکدا دوو موچە درا ئەوە قەت شتیوان نەبووە لە مێژووی هەرێمی کوردستان دەبی لە مێژوو بنووسرێتەوە بەڕاستی ئەویش لە چاکە و پیاوەتی خۆیان نەبوو دیار بوو بڕیارەکەی دادگای فیدرالی بوو خاڵێکی زۆر گرنگکەیەکەوە زۆر جاران هەوادارانی هەژماری من یان ئەو ڕاگەیاندن و میدیانێکەوە لە هەژماری من لە دەسەڵاتداران نزیکن یان خزمەتی ئەوان دەکەن یان ئەو نووسرانێکەوە خزمەتی ئەوان دەکەن دەڵێن کاکە تەوتین تازە بۆ مێژوو هەژماری من تەواو سەرکەوت ئەمە بەس نمونەیەک دەینەوە ئێمە بەبیرتان دێ هەمووتان جەنابتان چەندین ساڵی ڕابردوو لە سەردەمی عادل عەبدولمەهدیەوە دواتر کازمیش کاتێک نزیکەی 250 میلیارد دینار مانگانە بە قەرز حکوومەتی عێراقی دەیدا حکوومەتی هەرێمی کوردستان بە قەرز چەندین پەرلەمانتار و چاڵاکوانی عەرەبی شۆڤێنی نمونەی مستەفا سەنەد و ئەوانە دەچون دادگای فیدرالی و لە دادگای فیدرالی چیان دەکرد شەکوایان دەکرد سکاڵیان دەکرد ئەو 250 میلیارد دینارە مانگانەکەوە دەهات بە قەرزیش بوو ها دەبا حکوومەتی هەرێمی کوردستان بیدابەوە ڕایان دەگرت بەڵام لە دوای بڕیاری دادگای فیدرالی ئێستا مانگانە نزیکە 1 تریلیۆن دینار دێت قەرز نییە هەر ئەوە بە خاوی پارەکە دێتە هەرێمی کوردستان 1 دیناریش مقابلی ناستەوە بۆ حکوومەتی عێراقی کەواتە ئەوە دەستکەوتێکی گەورەیە و ئەگەر ئەو بڕیاری دادگای تاوتینەوە بڕیاری دادگای فیدرالی بە تاوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەبە بەڕاستی نەدەگەیشتن ئەو دەستکەوتە گەورەیە و ببیرتان دێ چەندین جار نەک تەنها مامۆستا خۆی وەزیر بووە و لە سەردەمی ئەو لەوانێت تا ڕادێک هەندێک شەفافیت شتووە هەبایە تەنانەت وەزیرەکانیش نەیانزانی موچەخۆری هەرێمی کوردستان ژمارەکە بە تەحدیدی چەندە بە تایبەتی سلکی ئەمنی و مخابەڕاتی و عەسکەری سەربازی نەیان دەزانی ژمارەکەی چەندە ئێستا عێراق بەپێ ئەو بڕیارە ناچاری کردینەوە کردویتشیان ئێستا نەک ژمارە ئێستا ناوی داک و باو و باپیریشیان وەردەگرن پەنجەمۆریشیان پێ دەکەن و چەند مەجموعەیەکی کەمیان بۆ گەندەڵی هێشتەوە بەڵام عێراق بە مەرحلە دەوێت ئیشەکان بکە بەڕاستی و تا ڕادێش سەرکەوتوو بووە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە وەکو ماسی گربی ماسی گر کاتێک بە قولاب دەیەوێت ماسی بگری مەترێک دەیداتێ بەڵام دوای 2 مەتر ڕای دەشێشی بە هەمان شێواز حکوومەتی عێراقی و مامەڵی لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کردیە لە هەندێک مەرحلە و لە هەندێک قۆناغدا سەبری نواندیە و دەستی شل کردیە بەڵام دواتر وا ڕای کێشایەوە کەوا بێتەوە سەر ئەسڵەکەی خۆی وێ زۆر خاڵێکی گرنگ بوو کەوە مەسلەی سلکی ئەمنی سەبر بە بەرەبەرە یەکلا بکرێتەوە بەڕاستی ئەو دەستکەوتێکی نەک گەورەیە تەنها بۆ موچەخۆران بۆ بە موئەسسەساتکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان چونکە بە خۆتان ئاگادارن یعنی یەک لە خاڵە هەرە گرنگکانەوەیەکەوە بزانین سەربازت چەندە ئیشیان چییە بندیوارت کەم بیتەوە یان نەمینێ بەلای کەمی و ئەو مؤسساتیکردن ئەگەر بەبیرتان بی ئێستا هێزی 70 ماوەیەک پێشستا وتیان هەر 70 نامێت تێکەڵ دەبێتەوە ئێوە ئەمریکا بە زەخامەتی خۆی کەوا دەوڵەتی ژمارەیەکە و لە شەرق الأوسەط شەر ژمارەیەکە لە عێراق شەر ژمارەیەکە نەیتوانی 70 چەند لیوایەکیان یەک بخات بە خۆتان هەمووتان ئاگادارن و ئێستا هەموو 70 بە زەبری موچە و بڕیاری تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وا بەرەبەرە یەک دەخرێ و خاڵشتر زۆر گرنگ بوو ئەو بکەوە یاسای خانەنشینانی هەرێمی کوردستانی موحەد یەکگرتووکەوە لە 2014ەوە دەرچووە بەداخەوە زۆر مستەمێکی زۆر گەورە لە خانەنشینانی هەرێمی کوردستان دەکرات چ لە بواری مەدەنی چ لە بواری سەربازی و ئەمنی و حکوومەتی هەرێمی کوردستان بە یاسا کۆنەکە کاری دەکرد و موچەکانیان لە 220,000ەوە دەست پێ دەکرد و پلە باڵاکانی خۆیان کەوا جاری وا هەبوو خەڵکێک هەبوو لە ڕۆژی دووشەممە دادەمەزرا بە وەزیریان بە ڕێبەری گشتیان بە ڕاوێژکار لە ڕۆژی سێشەممە خانەنشین دەکرا ئەوانە
ئەو موچەی ئەو پلەباڵایانە هەموو زوڵ مستەمەیەک بوو بارگرانێک بوو لەسەر موچەخۆری ڕاستەقینە و لەسەر فەرمانبەری ڕاستەقینە و ئەوە زیاتر تەئسیری لە خانەنشینان کرده بوو و نزیکەی 10 ساڵ بوو حکومەتی یاریمی کوردستان خۆی لێ دەدزیەوە جێبەجێی نەدەکرد ئەو یاسا نوێیە و سوپاس بۆخوا ئێستاوە بڕیارەکە سەبر جێبەجێ دەکرێت بە یەک لە دەستکەوتەکانی بڕیاری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. ئەوە خاڵش زۆر گرنگەکەوە ینی دەمەوێت ئیسارێ بکەم مەسلەی هەژماری مون تەوتینکردن ینی جیاوازەکەیان ینی ئەوەی کەوا نەچێتە ناوی و شارەزایی نەبی و زۆر ڕوونەچی لە ناوی زۆر جیاوازەکەی نازانی لێ نازانێ ئێستا کامیان سەرکەوتوو بووە کامیان دەتوانین بڵێن ئاخیری بڕیاری ئەو دەچێتە سەر هەژماری من یان تەوتین خۆی ئەسلی فکری تەوتینەکە کەمە وەکو لە بڕیارەکەی بڕیاری دادگای فیدرالیشدا هاتیە دەڵێ موچەی خانەنشینان و هاوکاری کۆمەڵایەتی و فەرمانبەران دەدرێت بە بانقێکی حکومی عێراقی فیدرالی کەوا ئیش نەکات لە هەرێمی کوردستان ئیش نەکات ینی لق و پۆپی نەبی لە هەرێمی کوردستان ئەوەش زیاتر ڕافیدەین و ڕەشید دەگرتەوە و ئەوان دواتر بەدەستی دوو دەتوانن موچەی فەرمانبەرانی هەر وەزارەتێک بدەنە بانقێکی ئەهلیبی حکومیبی گرنگ ئەوێ لە بانقی مرکزی عێراقی ئیجازەی هەبی مسەجەلبی یعنی جیاوازەکەی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی بڕیاری دادگا بۆ شێوازەیە فکرەی حکوومەتی هەرێمی کوردستان هەژماری من چییە هەژماری من دەڵێ حکوومەتی عێراق تو پارەکە بینە بیدە دەستە من ئەم بەخۆم تەسلیمی موچەخۆرانی دەکەم دەیدەمە بانقەکان ئەو بانقانەی کەوا لە سیستەمی هەژماری مندا خۆی لە بنەڕەتدا سیستەمی هەژماری من ینی سیستەمێکی بانقیە دەبا نەک ئێستا و ئەو ساڵ و دەبا پێش 20 ساڵ پێش 15 ساڵ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان هەژماری حسابیان هەبە لە بانقەکان ئەو بانقانە ئەهلی بیان حکومی بی بەڵام کاتێک تاخیر بۆ ئێستا شەردێکن باشە بەڵام کێشەکە لەوەیدا محکەمەی اتحادیش ئەو بەڕاستی ئەوی چارەسەر کرد بە بەڕوونکردنەوەکەی حکوومەتی هەرێمی کوردستان پرسیارێکی ناردبوو غامز بوو ئێستاش پرسیارەکەمان نەدیت ئەسلی پرسیارەکە چۆنە بەڵام دواتر وەڵامەکەیان بڵاو کردەوە وەڵامەکە ئەوە بۆ ئەوش لەژێر زەخت بڵاو بووە وەڵامەکەی حکوومەتی محکەمەی اتحادی زۆر بەوازحی دەڵێ فەرمانبەران موچەکانیان دەستە ئەو بانقانەی کەوا مسەجەلن لە بانقی ناوەندی کەوا 66 بانقە کەواتە لێرە هەرچەندە تەفسیری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی دەکەوە دەڵێ و هەژماری من سەرکەوت ئەوە دەڵێ ئەوە تە بانقەکانی وایە بانقەکانی تو 6 بانقە 7 بانقە مسەجەلن بەڵام ئەو دەڵێ هەر 66 و لەناو کتابەکەشدا زۆر بەوازحی دەڵێ فەرمانبەر مخەیەرە ینی بەخۆی سەرپشکە یەک لە بانقەکان هەڵدەبژێری وەکو ئەو نییە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان لەسەری فەرزکە 6 یان 7 ئەو بانقیکەوە لە هەژماری منە کەواتە لە بنەڕەتدا بەڕاستی نەسفی سیستەمی هەژماری منی کردیە بەڵام ئەوەیە حکوومەتی هەرێم ئەگەر بشبینن لە دوای ئەو ڕوونکردنەوەی دادگای فیدرالی حتا ئێستا حکوومەتی هەرێم بە شان و باڵی هەژماری مندا ناڵێ دەنگ و باسی نەما بڕا ئێستا حالیان ئەوەی دەکرێت ئەوە بە سیستەمی عێراق نییە بەڕاستی ئەوە هەر بە سیستەمە کۆنەکەی دەیانوێت ئەو دێمە سەرەوەی تەوتینەکە زارێت تەوتی قۆناغ بە قۆناغ بەرەو پێش چووە بەڵام نەگەیشتە نیهایی قۆناغ بە قۆناغ لیستەکان پاک دەکەنەوە یەکەکان 70 یەک دەخەنەوە و تەوحیدی ڕاتبی مۆزەفەکان دەکەن کەوا مۆزەفێک مامۆستایەکە لە هەرێمی کوردستان لە حاجی ئۆمەران لەگەڵ مامۆستایەک لە قەسری عێراق هەموو یەک ڕاتبی ئەگەر یەک حالەت بن یەک ساڵی خزمەتیان یەک شەهادە بن و بەرەبەرە ئەوانە یەک دەخرێن کاتێک یەکرا ئەوجە دەدرێتە چی دەدرێتە بۆ نمونە 1 تریلیۆن دینار دەکات موچەکەی بە هەموو هەرێمی کوردستان دەکات 1 تریلیۆن ئەو 1 تریلیۆنیە تەسلیمی بانقی ڕافیدێنی و ڕەشید دەکرێت بۆ نمونە بانقی ڕافیدێن ڕەشید بانقی ڕافیدێن ڕەشید دەڵێ بۆ نمونە وەزارەتی ئاودانکردنەوە یان وەزارەتی کارەبا ئەو تۆ بڕۆ لەگەڵ هەر بانقێک لەو 6 بانقە بۆ خۆت بڕۆ عەقد بکە کامیان لە مەسلحەت و قانزانجی فەرمانبەرەکانی خۆتدا هەیە یعنی کولفەی سەحبکردن و ئەوانە مامۆستا لەوانە شارەزاتر بی کەمتر بی باری فەرمانبەر کەمتر کات قرز نەکات و چەندی بۆ تو ئاسانکاری زیاتر بی ئەیتیئێمی زیاتر بی نووسینگەی زیاتر بی فەرعەکانی زیاتر بن لە هەرێم و چەندی دەتوانی خزمەت بە وەزارەتەکەشت بکە بڕۆ عەقد لەگەڵ ئەوە بکە
دەچی مفاوەزات دەکات لەگەر ئەو بانقە یان شەرنیەک بانک لەوانە دوو بانق لەگەڵ دوو بانق مفاوەزات دەکات دەچی عەقدەکانیان دێن تۆ دەڵێم لە وەزارەتی دارایی عێراقی من گەیشتمە ئەو بانقی ئەو سیغەی لەگەڵ ئەو بانق گەیشتمە ئەو سیغە عەقدەی ئەویش دێ مڕاجعەی دەکاتەوە ئەگەر بە پێی مەعایر و پێوەرەکانی خۆی بی مسادقەی دەکات و دەڵێ بڕۆن عەقدەکە بکەن عەقدەکەیان کرد دەڵێ لەو تریلیۆنە بانکی ڕافیدەین بانکی ڕەشید بۆ نمونە وەزارەتی کارەبا مانگانە 150 ملیار دیناری دەدرێتی بۆ موچە دەیدێ بانقی ئەلیف و بانقی با چکەوە عەقدیان هەیە ئەو دەچێت دەیداتە بانقی ئەلیف و با بانقی ئەلیف و باش دەیداتە مۆزەفەکانی کارەبا ئەوە بە هەموو شێوازی وەزارەتەکانیش بە هەمان شێواز مامەڵیان لەگرێ ئەوەی ئێستا دەکرێت ئەوە نەتەوتینە نەهەژماری منە ئێستا ئەوە ئامادەکردنە لە بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدرالی بە تەوتینکردنی موچە